ئەپی سمارت یەکێک لە دەست پێشخەریەکانی تاوەری تەندروستی سمارتە بۆ ئاسانکاری هاوڕاتیانی بەڕێز و خۆشەویست و چارەخوازانی ئازیز. ئێستا دەتوانیت بە ئاسانترین ڕێگە تەنها بە دابەزاندنی ئەپی سمارت لەسەر جەم کلینیکەکان و پسپۆڕیە جیاوازەکان ناو تۆمار بکەیت بۆ بینینی پزیشکی بەڕێز. سەردانی سنتەرەکان بکەیت و بەشەکانی تاوەری تەندروستی سمارت بەسەر بکەیتەوە. زانیاری تەواو لەسەر هەر یەکێک لە پزیشکە بەڕێزەکان وەربگریت و پسپۆڕی وردی هەریەکەیان بزانیت و چاوپێکەوتن ئەنجام بدەیت. ڕۆژانی کارکردنیان بزانیت و ناونیشانی تەواوی تاوەری تەندروستی سمارت وەربگریت. پێناسەی پسپۆڕەکانیان بزانیت و پێناسەی دکتۆر و ژمارەی پەیوەندیکردنی کلینیکەکەی وەربگریت. بە چەندین زانیاری بەسوود بگەیت لە ڕێگەی بینینی ڤیدیۆی نایاب و ناوازە و زانستیەوە. هەر لە ڕێگەی ئەپی سمارتەوە دەتوانیت دوای ئەنجامدانی شیکاریەکانت ئەنجامی شیکاریەکان وەربگریتەوە. ئەپی سمارت زۆرترین ئاسانکاری بۆ چارەخوازانی ئازیز پێشکەش دەکات. کەواتە ئەپی سمارت دابەزێنە و پێویست ناکات بۆ ناونووسین سەردانی تاوەری تەندروستی سمارت بکەیت.